سڵاوتان لە ببینەرانی خۆشەویستبانیتان باش ئەمڕۆ باسی ڤاکسینی ئەنفلۆنزاکەین بزانین بۆ چێ گرنگە چۆن بکرێت کەی بکرێت بۆ مەبەستە بەڕێز دکتۆر زانیار نوریم لەگەڵە کە پسپۆڕی نەخۆشی هەناویەکان زۆر بە خێراتی. سڵاو دکتۆر باشی سڵاو بەڕێزت. با باسی ئەوە بکەین ڤاکسینی ئەنفلۆنزا کەی دۆزرایەوە لە کێوە هەیە بۆچی گرنگە هەموو ساڵێک ئەوها کە باسی ئەوەکەین کە بێ خەڵک بیکات ئەوەندە گرنگە مۆزوعەکە خۆی هەتا لە گرنگی نەخۆشی ئینفلۆنزا تێنەگەیت گرنگی و ڤاکسینە نازانی چانێکە. یەکێک لە شتە مویمەکانەوە بوو کە وای کرد لە جیهانە ئەم ڤاکسینە بدۆزنەوە بۆ ئەم نەخۆشیە ئەوەیە کە ئینفلۆنزا هەڵامەت نییە، ئەم دوو نەخۆشیە جیاوازن لە یەکتری. خۆشبەختانە لە زمانی کوردیە هەمووی ناوی هەیە، لەبەرەوە ئاسانە بە یەکێک بڵێ تۆ هەڵامەت نییە تۆ ئینفلۆنزا و گرتووە. ئەگەر ئینفلۆنزاکەش قورس بێت چکە لە ئینەزە وەرگیراوەوان بڵێ تۆ پەتای وەرزیت گرتووە. ئەم دوو نەخۆشیە گیان دوو ڤایرۆسی جیاوازن، دەرهاویشتە و لێکەوتە و ئیشکردنیان لە کات و ساتەکانیشە جیاوازە. ڕاستە هەردووکیان لەگە دەستپێکردنی سەرمان دەستپێکەن، بەڵام عادەتەن هەڵامەت لەگە سەرەتای پاییزایەت. ئینفلۆنزا زۆربەی کات لە ناوەڕاستی با بڵین پاییزە لە سەرەتای زستانەوە دەستپێکە. بۆیە دوو نەخۆشی جیاوازن، دوو ڤایرۆسی جیاوازن. هەڵامەت دەرکەوت لە جیهانە لە هەندێک کەسە زۆر بەدەگمەنی با بڵین دەرهاویشتەی خراپی هەیە، بەڵام ئینفلۆنزا لە زۆر کەساگەر نەخۆشی درێژخانی بێ دەرهاویشتەی خراپی هەیە، لەوانی تریشا پەکیانەخە. بۆیە ئەو ڤاکسینیان بۆ دۆزیوەتەوە کە بەرگری پێ بکانیە لە توش ببی و لە جیهانە ئێستا با بڵین بابەتێکی زۆر گەرم و گوڕا لەسەر ئەم مەسەلەیە. باشکەواتە بە بزانین نیشانەکانی ئەنفلۆنزا چییە مادام ئەوەندە گرنگە. یەکێک لە نیشانەکانی ئەوەیە کە وەکو کۆڕۆنا وایە سەرەتا بە لەشدایەسران دەستپێکی، لە دوای ئەوە اینجا دەستەکا بە لەرزوتە، قورگە ئێشێنێت، ئەمی تۆزە جیاوازە لە هەڵامەت لەوە چە قورگە نامرتاح بێت بکزێتەوە ئەوانە، بەڵام نابێ بە قورگێشەی بەقوت و لەگەڵیشا کۆکەت ئەبێ کۆکێکی وشکە بێ. ئەوەی کە تەوان ئەمە هیچی لە ساسەنیە بەز وەکو شێوێکی گشتیەوەی کە جیای کاتۆ لە هەڵامەت ئەوەیە ئەم لو تەڕبوون و پژبین و ئەوانە نییە لەگەڵیا جیران و ئەوشتانە نییە، لەرزوتایە سەرێشێکی بەهێزیە گیانە کوتراوە و لە ڕۆژی یەکەمەوە تر ئیشت پێ ناکرێت لە جیا ئەکەویت. ئەم حاڵەتە وایەکە کە تۆ خەڵک ناتوانێت دەوامی خۆی بکە ئیشی خۆی بکات و ئەگەر وکوتم نەخۆشی درێژخانی هەبێ مل ئەنێ بۆی بێ بەهۆکردنی سیەکان، بۆیە ئینفلۆنزا ئێحتیمامێکی زۆری پێگیرێ وەکو مۆزوعی هەڵامەت نییە. زۆر باشە بینەرانی خۆشەویستمەوە ئاگداریان کەم کە لە ڕێتۆر کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسا داوانە ئێستا بینەرمانە توانن پرسیارەکانیان بنووسن بۆی منیژۆڵان پێویستیان بۆ وەرگرم. دکتۆر کەواتە ئەم ئەنفلۆنزایە ئەوەیە کە هەندێک کە زەڵێ پەتاکەی بە قورسی گرتووە؟ بەڵێ ئەو پەتایی کە قورسە ئەوە ئینفلۆنزایە. تەمە لێمان تێک نەچێسا کۆڕۆناش هەیە بە هەمان شێوە، ئەو دوانە وەکو یەکوان، بەڵام گرنگەوەی خەڵک جای کاتەوە هەڵامەت نییە. باش بۆ چێ گرنگە ئەو کوتانە بکرێ؟ هەموو کەس پێویستە بیکات ئەگەر کاتی هەبێ یاخود چێ زۆر گرنگە؟ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە. ئێستا لە کاڵم گەرم و گوڕ بابەتی لەسەر ئەوەیە لە جیهانە دوو بۆچوونەیە. بۆچوونە گشتەکان ئەوەیە بۆ ئەو کەسانە بکرکاسی مەترسیانەیە سا پێتەڵم چێن. بۆچوونێکی تریشانەوەی ئەمریکا لە هەر کەسە لە 6 مانگ زیاتر بوو تەمەنی، واتە تۆ لە مناڵەوە لە 6 مانگ زیاتر بوو ئەبێ ساڵانە کوتانی خۆی بکە. ئەمریکا ئێستا لە یونیڤەرسەڵ ڤاکسینەیشنایە، یعنی هەموو کەسە بێ خۆی بکتێ کە ئەگەیتە سەرەتای پاییز. بەڵام ئەمە لەوە چ بۆ وڵاتی ترکە ئەو دەرامەتەی نەبێ یاخود ڤاکسینەکە بەشی هەموو خەڵک نەکا نەتوانێت ئەمە پەیڕەو بکە. بۆیە لە جیهانە پۆلێنێکیان داناوە ئەو کەسانی کە خوان ئەکوتن ئافرەتی دووجانە زۆر گرنگە خۆی بکتێ و کەسێک کە نەخۆشی درێژخانی بێک و با بڵین نەخۆشی سیەکانی بێ ببوونی جگەرەوە یا ڕەبووی هەبێ یا شەکرەی هەبێ یا کەسێک بەرگری لەشی باش نەبێت تر ئایا بە زگماکی باش نەبێ وەکو مناڵ یاخود بەبوونی ئەوە باش نەبێت بۆ نمونە شەکرەی هەبێ یا ئۆرگانیکیان بۆ گۆڕێوەکو چاندنی گورچیلا یا لەسەر ئەو دەرمانانەیە کە بەرگری لە شەدا ئاوەسێنێ یاخود کەسێک کە لە سەروو تەمەنی 6 ساڵەوە بێ، یعنی هەر کەسێک لە ساغیش بێ لە سەروو تەمەنی 6 ساڵەوە باشترا کوتانن بۆ خۆی بکە. ئێمە مانانی ژەگرێتەوە دکتۆرا ئاوادانی من و تۆ ئەوانی کە کارمەندی لە ناو تەندروستی و کارگوزار و ئیداری و هەر کەسێک لە ناو نەخۆشخانە ئیشەکە باشترە ساڵانە خۆی بکتێ لەگەڵ کەسێکیش کە مامۆسایەکە بێ بەرکەوتەی لەگەڵ مناڵی بچووکە هەبێ وەکو مناڵی با بڵێن ڕەوزە و باخچە ساوانەکان و ئەوانە ئەوەژە بێ خۆی بکتێت. باش ئەی جگەرە کێشەکان
جگەرەکێش ئەگەر نەخۆش نەبێ بەپی پۆلێنەکەی یەکەمیان شەر نییە خۆی بکوتێت بەس ئەگەر سیەکانی با بڵێن عەزێت دابێت و بێ بە نەخۆشی باشترە خۆی بکوتێت. دکتۆر ئەوەی کە خۆی کوتێ لە ساعت چەند پارێزراوە لەم نەخۆشی؟ تەمان وەکو ڤاکسینی کۆڕۆنا وایە ئەو کاتەش بە هەڵەیەکی زۆرە ڕۆی خەڵک گەیونجا خۆشم کوتی وەرگرتم و وانە مۆزوعەکە تۆ لەبەر ئەو نییە توش نەبیت لەبەرەوەی ئەگەر توش بیت بە سوکی بیگریت بتانی دەوامی خۆت بکەیت بتانی نەخۆشخانە بنەوێ بە پاراستۆڵە بەڕێکی بە پاراسۆڵە بەڕێکی وەکو خۆتەڵی و واو لێ نەکات تۆ نەخۆشە کۆنەکانە هەڵسێنێتەوە سیەکانت کە خۆی خراپ بووە تێک نەچێتەوە دڵت سسەوا و لێ نکات تووشی نەخۆشخانە بکە لە بیرمان نەچێت دکتۆر ئاواد یەکەم هۆکاری مردنی نەخۆشە درێژخانەکان نەخۆشە درێژخانەکە خۆی نییە ئینفلۆنزایە کوژێ زۆربەی خەڵک کە ئەیبینی ئەکەوێتە پاییزستان ئەڵەن چەند ساڵە دڵی سز بوو چەند ساڵە گورچی سز بوو بۆ لە پاییزستان ئەمرێ لەبەرەوەی ئینفلۆنزای کوژە چۆن کۆڕۆنا خەڵکێکی زۆری کوشت کە هەمووی ساغ بوو بە نەخۆشە درێژخانەکەی خۆیەوە ئەڕۆی کێشەی نەبوو بەڵام لە کۆڕۆناکان کوشتی بۆیە ئینفلۆنزا ڤاکسینەکی گرنگە تۆ لەبەر ئەوەیە کە لێو خراپ نەکە و بەشێکیشیان لەبەر ئەوەیە ئەیکوتی کە خەڵکی تر توش نەکەی ئێمە ئەوەمان ئەو خاڵە لە کۆڕۆنا ئەوەشمان لە بیر چوو ینی چەندێک باسمانە کرد ئەوەنە زانیاری هەڵە بوو ئەی سڕیەوە تۆ کە خۆت ئەکوتیت وە ئەکەی خەڵکیش بە ئاسانی توش نەبێلێتەوە خوا دکتۆر خۆی ئامانجیەم بەرنامانەوەیە کە هەندێکشت لە خەڵک بگەێنین دەستخۆش کۆمنتێکا تۆ کۆڵێ زۆر یای لە دڵم ئەڵێ لەوەتەی کوتان هاتووە دەرد و نەخۆشی زیای کردو چی بەم کەسانە ئەڵێ نەک بەم بەڕێزە بەتەنا تەمان تێبینیم بەڵێ تێبینیم کرۆ خەڵک ئەو کۆمنتانەیە دوونەوەن نەوەی کۆمنتە بە گاڵتەجاریەوە گاڵتەجاری لە زانستان ناکرێت لەبەرەوە وەڵام نایرێتەوە نەوەی کۆمنتە بەوەی کە خۆی بینیوێتی ناحەقی نییە ینی بینیوێتی بۆ نمونە نەخۆشی زیە ئەبێ و کوتانی ژەیە بەستنەوەیکیان بەیەکەوە بۆ کە ئەڵێ ئەم دوانە لەوە چە پەیوەندیان بەیەکەوە بێ تەمان تۆ بۆی تاکید بیوایە یاوانیە بێ بخوێنیتەوە بخوێنیتەوە و خەڵکی شکر هەموو ێستا زیندە وەرزانیوانی خوێنووە ناکرێتەوە چەند ساڵ لە مەکتەب خوێنیت و نەزانیت نەخۆشی چییە وانە لەبەرەوە ئەگەر لێکی باتەوە بیخوێنێتەوە ئەزانێ و قسەی هەڵەیە دکتۆر من دوێنێ شەو لە جێگەیەک بووم گرفتە هەرە گەورەکەمان ئەوە بوو ئەیانوت باران باریوە لە شوێنێک بۆیە فلانە کەس تووشی نەخۆشی بوو خۆی باران لە دینی شا ڕەحمەتەوە نیە بە تاکید هەرگیز هەرڵێ بارانی ڕەحمەت بەڵێوە باران و تەڕ و تووشی خەڵک نەخۆشەکایە ڤایرۆس و ئەنفلۆنزا و ئەم بابەتانە ئەمانە میکرۆبن خەڵک تاقیکردنەوەیان لەسەر کردووە بنمونە قسەژە فەرمووی کەسێک کە ئەچێتە ئەمرا لەو قەرەباڵغەکەی تووشیەکە یاخود ئەو دوو هەوایە کە خەڵک باسیەکات نانات قەرەباڵغەکە کە خەڵک نەخۆشی پێوەیە ئەوە توشتەکە ئیلاقی بە دوو هەوا کەوتن نییە دوو هەوا کەوتن و هەوا گۆڕکەی لەوە چێت تۆزە لە شدا زرێ مەعیدە تۆزە تێک بچێ مەزاجە بگۆڕێت چکە ئەمە چەندێک ئەو پەڕی بگاتە 24 ساعت هەر ئەوە نیە بەس کە تۆ لەرزوتات بوو دوو بەتانی داوە بە خۆتا و چۆقەی دانی دێت و سەریەشەت هەیە و تات بەرزە و سیوەشت و سیونۆیە ئەوە مشەخۆرە و میکرۆبە ئەوەی لاقی بە ئەوە گۆڕکەوە نیە ئەگەر بۆ بووە بۆ سوید و نەروز دایمە نەخۆش بن لەنا ئەو سەرمایان لەوێ ئەوان تەندروسترن لە ئێمە ئەوانەی لە گەورەیە لەوزەتێنیان هەیە لە ئەنفلۆنزا ناڕەحەترە بن یا مەرج نییە تەمان مۆزوعی لەمزەتێنش بەداخەوە زۆر بە هەڵە ڕۆی لەم مۆزوعەیە خەڵک کە ئەیبینێن لەرزوتایە قورگێشێ ئەوە جگەلەوەی حەبەسێ دەنگێکە و دەرزی و ئەوە وابزان معاناتەکە لای ئەوە دکتۆری مناڵان زیاترە بەڵام خەڵکێکی زۆر کابینە قورگێشەڵەوە لەوزەتێنەکە هەموو ساڵی گرم لەوزەتێن شتیوانیە هەوکردنی لەوزەتێن بابەتی خۆی هەیە ئاوسانەکەی جەراعەت کۆبوونەوەکەی ئەکرێ لە هاوینە بیگری ئەکرێ لە زستانە بیگری ئەو عیلاقی بە وەرزوشتەوە نییە بەڵام ئینفلۆنزا وەرزی تایبەتی خۆی هەیە و نیشانەکانی ڤایرۆسە نیشانی بەکتریایی نین باش ڕوونیەکی لە پرسیارەکان ئەوە بێ خەڵک کە سەرما و نەخۆشی بەیەکەوە بەستێتەوە بڵێ بۆچی ئەنفلۆنزا لە وەرزی سەرمایە هەیە تەمان هەموو میکرۆبێک وەرزێکی تایبەتی خۆیانیان هەیە ناڵین لە 100% بەڵام هەمویان بە شێوێکی گشتی بۆ نمونە ئەم میکرۆبانە هەیەنەوەکوتم لە هەڵامەتە لە بیداەتی پاییزایە هەیە لە سەرەتای زستانەوەکو ئینفلۆنسا هەندێک میکرۆبی تر هەیە لە ئەفریقا لە هەندێک جەوا بەس تووشەبی کابرای ئەفریقی بێتە دەرەوە تووشی ئەو میکرۆبە نابێ کە لە ئەفریقا هەیە هەندێک مشەخۆر و میکرۆب لە جەو لە کاتی خۆی ئەزانێ بڵاو ببێتەوە تەمان لەبەر ئەوش زیرەکە ئەزانێ لە چی کاتێکا بڵاو ببێتەوە ئەوە پەیوەندی بەوەیە لە چی وەرزێکە گەشەکە نەک خودی وەرزەکە هەر لە کۆڵینەوە لەسەر ئەوە کراوە
کەسیان هێناوە هەڵامەتی هەبووە بردویانەتە بیابانەکانی ئەمریکا لەناو ئەو گەرمایە دوو کەسی تران لەگەڵ داناو یەکێکی ترانی توش کردووە لەناو ئەو گەرمایە و خەڵکیشان هێناوە و لە سەرماکەی سوید و ئەوانەدایان ناوە و دەرکەوتووە هیچ نەخۆشەکە ناگرێت لەبەرەوە بوونی وەرزەکە میکرۆبەکە حەزیلەیە علاقی بە خودی وەرزەکەەوە نییە. کەواتە ئەتوانین بڵین کە ئەگەر کەسێک لە ئەوروپاش بژێکە لە ژنگەیەکی پاکا بێت لە سەرماشا بێ مەرجنێت و شێم نەخۆشیان مەرجنیە نابەی شێوەیە جارێ ژینگەی پاکبوونەوەکو جەنابەوتە بارانبارینوانە زۆربەی مشەخۆرەکان لە ناوە بە نەک زیاد بێ پێی بەڵام ئەوەیە خەڵک لەو کاتەیە بێ ئاگای لێ بێت چکە وەرزی بڵاوبوونەوەکەیەتی چکە ئێمە حاڵەتە زۆرە بین ئەڵێ ئەم مناڵە بەنمونە ئەوەنەی لێرە تووشە بێت لەوێت کە چەند ساردیشە توش نابێت بە تاکی لەبەری لێ پاکترە لەوێ زۆرینی خەڵک کە ئەکۆکێ ناکۆکێ بەسە مناڵە کابرا نەخۆش بێ ماچی مناڵەکەی ناکات لێرە پێ و ناخۆشە بێ ئەگەر ماچی ناکات ئێبەوە تووشە بێ لەوێ یابان بۆ نمونە ئەچیت پێش کۆڕۆناش بە دەیان ساڵ سەیری بکە لە تەلەڤیزۆنیشە خەڵکەکە ڕاتە دەرەوەمی ماسکی پێوەیە لە سین بە هەماشیەوە خەڵک نەخۆش بێ ناچێتەوە بە دەوام مۆڵەت وەرەگرێ مناڵەکەی نەخۆش بێ ناینێرێتەوە بۆ مەکتەبەکە لە بە خەڵکی تر توش نەبێ بەڵام لێرەکە ئەوە نییە و شەرە بووە فەحیرە ڕاستەکە لێرە چەند جار ئیگرێتەوە. دکتۆر خەڵک هەندێکی لە کوتانە ترسێ چی بەوانەڵێت خۆی ناحەقیان نییە ینی تۆ باسی دەرمانەکەیت کە دەرمانە بوو بەڵێ لێکەوتێ ئەبێ و بەڵێ بە ڤاکسینی کۆڕۆنا خەڵک تووشی لێکەوتێ خراپیش بووە بەڵام ئەوانە ژمارەکی زۆر دەگمەنە لە چاو ئەوەی کە با بڵین ئیسیفادی پێگەشتووە. ئەم ڤاکسینە ئەوەی باشترە دکتۆر ئاواد وەکو ئەوەی کۆڕۆناژ نییە ئەم مشەخۆرەکە تیان مردووە لەبەرەوە هەموو کەسێ ئەتوانێت خۆی بکتێ عیلاقی بەوە نییە کە بەرگری لە شەچوان بێ. زۆر باشە کاتی کوتانەکە کەی بێ باشە چ گرفتێک واکە کە کوتانەکە دوا بخێن باشترین کات ئەوەیە تو هیچ نەبێت دو هەفتەیەکە بەدەستەوە بێ پێش بڵاوبوونەوەی نەخۆشەکە ینی بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر بڵین سەرەتای زستان بڵاو بێتەوە ئەم کاتە زۆر باشە خۆ بکوتی لەم کاتەیە هیچ نەبێت دو هەفتەی پێش بڵاوبوونەوەی خۆشبەختانە ئەم ساڵ حکوومەتی عێراقی لە کاتی خۆیان ناردی ساڵانی ڕابردوو ئەوەی ئاگادار بووم لە کاتێکە ئەینارد بە پاییزی خۆی حسابیە کرد نەک بە پاییزی هەرێمی کوردستان جا سلێمانی لە هەموو شوێنە زووتر پاییزی بۆیت ئەم ساڵ زوو نردوێت یانی ئێستا بڕێکی باشی نردووە بۆ خەڵک باش کەواتە خەڵک خۆی بکوتێ بە تاکید ئەو گروپانی کە با بڵین لە ئاسی مەترسیان زۆر باشترە خۆیان بکتون و نەتیجەکانی شێبینن ئینشاڵڵە. دکتۆر لە سایە چەند ئەو مەترسیانە کە مەکاتەوە کە بە ڕێزت باسێکەی واتە بە توندی هەوکردنی سیەکان و گرفتەکانی دیکە وەکو نسبەت زەحمەتە چکە تۆ هەر لێکۆڵینەوەکانیشی نییە بڵێ چکەکەێتە سەر بەرگری لەشی زەلامەکە چەند سوودی لێ بینێ بەڵام لێکۆڵینەوەی باشەیە بۆ مردنەکە مردن بە ئینفلۆنزا چەند کەمەکاتەوە ڕێژەکاتەوە نەمشتی ڕێژەیە لە 160 بۆ 50 کەمەکاتەوە لە پیرە کە پیر بەحسا بەرگری لەشی زۆر باش نییە لە 150 وای لێەکە تووشی نەخۆشەکە نەبێت و تووشی نەخۆشخانە نەبێت ینی تۆ مهمترین خاڵە لە کەسێکی بەتەمەنە کەسی بەتەمەن لەسەر و هەفتا ئەوانە تەمەنیشی درێژ نەکەیتەوە مهمێ پەکی نەکەوێ نەبێ بە بارگرانی بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەی بۆی ئەگەر خۆی بکتێ لە 150 بۆ 60 کەمیەکاتەوە. باشە بۆچی دکتۆر هەندێک کەس ئەم ئەنفلۆنزایە کە خەڵک پێڵێ پەتا قورسەکە ئەڵێ من ئەم ساڵمە دووەم یا سێم جارمایگیرم ڕەنگە کەسەکە گەنجیش بێ و نەخۆشیی درێژخایانیشی نەبێ ئەمە بەجددی ئەوەیە کە سیستمی خواردنی باش نییە وەرزش ناکە یاخود چیە بابەتەکە وڵی دکتۆر ئەوە دوولانەیە لایانی کان فعلەنەوەی جەنابتە کەسەکە خۆی با بڵێن جگەرە کێشە ڕاضە ناکە خواردنی قورسەخوا ئەنوای بەسەریا جسمێکی با بڵین تەمەڵی هەیە یاخود لەوە ئەچێ بەدەست خۆی نەبێ یەکێک لەو نەخۆشیانەیە بێ کە بەرگری لە شیکەمەکاتەوە وەکو ڕەبوو یاخود وەکو شەکرە و ئەوانە بەس بەشێکشی پەیوەندی بە میکرۆبەکەوەیە ئەم شەخۆرانە خۆیان ئەگۆڕنم ینی ئەتوانێت جینەکانی خۆی بگۆڕێت بۆی بتوانێت جارێکی تر دروست بێتەوە ساڵانی ڕابردوو بیرمانیە یەک جار گۆڕینێکی چۆنەڵی بازێکی گەورەی یا بوو بە ئینفلۆنزای باڵندە چی کارەساتێکی نایەوە یا ئینفلۆنزای بەراز کە بڵاو بەوە لەبەرەوە ئەکرێ خۆی بگۆڕێ و لە ساڵێک شایەک دووجار بیگریتەوە ئەوەژە بێت. باشە دکتۆر چی زۆر گرنگ ماوە لەسەر ئینفلۆنزا و لەسەر کوتان کە بە بینەرانی بڵێت یەکەم ئەوەی کە ئینفلۆنزا هەڵامە لە یەک جا بکەنەوە ئەوە زۆر مهمە دووەم ئەوان لەبیر بێت کە سەرمان تووشی نەخۆشی ناکە چوونە بەرموبەری دە و دوێنێ خۆم شت و کەوتم لەبەری سپلیتەکە ئەوانە ئینسان قەت تووشی نەخۆشی ناکە ئەوانە جسمت تێکەیە ناوسکتێکەیە بەڵام نابێ بە لەرز و ناوسک چۆن تێکە یانیت لەوە چ تۆزەکە خواردن نەخۆی هەسکی ناو ماعیدەت قورس ببێت لەبەری جسمە ماسوورکەکان گرژیشی ناکە
لەوە چ جارێک پیسایەکی شل بکەی بەس تۆ دەجاردا بنیشی تو بڵێ ئەو نییە و خاڵی سێمیش کە زۆر میمە کاک دکتۆر ئەوەیە ئەمە ئەمانەتێکی مرۆڤایەتی و نیشتیمانی و ئاینیە کە تۆ نەخۆش کەوتی ئەمە شەکرە و زەخت نییە ئەمە میکرۆبە چۆتە لەشتۆ نابێ خەڵک توشکەی ئەبێ هەوڵ بێ خۆ قفڵکەی لە ماڵەوە یانی دوایین ڕێنمایی CDC ئەڵێ بە ڤاکسین و بە هەموو شتێکەوە ئێشتا بەقی ئەوە نییە کە تۆ خۆ قفڵکەی لە ماڵ و کام نەخۆشانە وگەر مەفروزە نەچی تۆ دەوام مەفروزە لە ماڵەوە خۆ قفڵکەی لەوە چ تۆ کوڕێکی گەنج بیگری بە ڕۆژە لێت ببێتەوە بەرگریت باشەوانە بەس داپیرەیە کە تووشەکەی وێرانی ئەکاو ئافرەتێکی دووجان تووشەکەی کارەساتی بۆنێتەوە لەبەرۆ زۆر گرنگە لە ڕووی دینیەوە لە ڕووی ئەخلاقیە و لە ڕووی مرۆڤاتیەوە تۆ نابێت کۆکی بەسەر خەڵکە نابێت دەستم با بڵێن دەرهاویشتەکانی لوت و ئەوانەتی پێوە بێ و تەوقە لەگە خەڵکا بکەیت نەخۆشی نەچیتە تەعزیەکەوە خە ناکرێ ئەمانەوانە ئەمەیتر ئەبێ پرۆڤێکی باشمان پێکرابێ لە کۆڕۆنایە کە تۆ نەخۆش بی نەچیتە ناو خەڵکۆ تێکەڵبی هەر هیچ نەبێ ناچاری بوو دایکێکە ئەبێت چێژ لێنێ بۆ مناڵەکانی یاخود کەسێکە لە دەوام مۆڵەتی ناهیچ زەمێ ماسکێ ببەستە خۆش سەلامەتترەبی و ئەگەرش حەزارێکا کە تۆ ماسکەکە بەڵە کە تۆ ماسکەکە بەسبێ ڕۆژە دوو ڕۆژە خۆمەکو کۆڕۆنا نیە بڵێ بە مانک پێمەوە بێ ئەم یەک دوو ڕۆژە ماسکەکەم پێوە بێ بۆی ئەگەر کۆکێکە لە دەستم دەرچوشتێکی وا بوو بەسە خەڵکی ترانە کۆک خوا دکتۆرەمە ئەو پرسیارە بکەم هەنێک کەس دەڵێم پەتام لێ نابێتەوە ئەم شتە نەفسیە یا بە فعلی ڕەنگە هەستیاریی هەبێ و لەگەڵ ئەم کۆکەی هەر درێژە بکێشێ و حەز بەوە نەکە یاخود درچی بەوە نەکردبێ بەڵێ خۆی خودی بابڵی نەخۆشەکە ئەو بەڕی بگاتە هەفتەیەک یعنی ئەویش لە زۆر کەسە بەڵام کە خەڵک هەیە لی نابێتەوە ئەوە بۆ بە دەراویشتەکانی دروست کردووە یا ئیتر ئاڵۆشی تیاوروژانوە کردێتی بە کۆکە و باڵخەموانە یا سیەکانی بۆ بە هەوکردن یاخود ئەو حاڵەتێک کە دروستەکە پێ درێت پۆست ئینفلۆنزا فەتیک یعنی لەشدازرانی دوای ئینفلۆنسا نەخۆشەیە 3 مانە لە ئینفلۆنزاکان یعنی هەموو شتێکی چاوەتەوە ڤاکسی بۆکی باش بۆتەوە بەڵام هەر لەشدازران و مەزاج شتێک چوون و ئەوانەش بۆکە ماوەیەک وەکو تووشی خەمۆکیەک تەکا کە نەخۆشەکە ئاگری تۆزە دنیا و لەبەر چاوەکەوێ ئەمانە و بووەکە بۆیە بە ئاسانی ینی وەری مەگرنەمە هەڵامەت نییە واتەوە نەگرنگە ئەرەوەڵا باشە ئەوانەی کە تووشی ئەنفلۆنزاکە بن لەو کاتە سیستمی خۆراکیان چۆن بێت کەی سەردانی پزیشککەن بە شێوەیەکی گشتی وەکو خۆراکێک نییە بڵی بەرگی پێ بگری ئەوانە بەڵام تا تۆشتی تەندروست و باشتر بخۆیت و خۆراکی چاک بخۆیت باشتر میکرۆبەکە مقاومە ئەەکەی بۆ ئەوەی سەردانی دکتۆر بکە پێویست ناکام و کەسێ چەمەکو کۆڕۆنا نیە بەڵام ئەوەی ئەو گروپانە بوو کە باسم کرد نەخۆشی درێژخان پیری پەکەوتە مناڵ و لەگەڵ ئافرەتی دووجان یا کەسێک دووەم ڕۆژێتی و ئێشتا هەر لەرزوو تا ئەوانی هەیە و هەر بێهێزیەکە باشترەوە سەردانی پزیشک بکە هەتا زووتر بچێت لەو کاتا باشترە تاوکو خراپتر نەبووە باش بەکارهێنانی دەرمان لە ماڵەوە جگە لە پاراستۆڵ و شلەمەنی ئەوانە هیچ ئەنتیبایۆتیکێ لە خۆی بەکارنێنێ چکە بەرگری لە شدا بەزێنێ و میکرۆبەکە زیاتر بە 100 تا ساڵە بێت باشە دکتۆر هەنێ کەسە بینین لە گەورەیە بێگومان مەبەستمە تووشی ڕشانەوە و سەرێشەی تونند و ئەمانەیەکە بە فعلی ئەمە ئەنفلۆنزاکە خۆی ئەم بابەتە دروستەکە خود دەرهاویشتەکانێتی ئەویش بە دوو دیوایە کاک دکتۆر خۆی ئەیکا خۆی جاری بەڵێ سەرێشە و مەعیدە تێکچوون و تەنانەت سکچوون و ئانەشە لەوە چێ بۆ بکە بەڵام بەشێکیشی ئەوەیە کە نەخۆشە کۆنەکانە لەوە چە زیندوو بکاتەوە ینی بۆ نمونە تۆ خۆت شەقیقەت هەیە یەکسەر ئەو ڕوژێ لەگەڵیە یا کۆڵۆنت هەیە ئەو ڕوژێ لەگەڵی یا بووە بە یەکێک لەو دەرهاویشتانە بەداخەوە ینی بۆ بە هەوکردنی سیەکانوانە وای لەکە ببێ بە سەرێشە و ڕشانە و شتیوە خوا دکتۆرەمە پرسیارێکی تریش بکەم من زۆر دایکان و باوکانە بینم کە باسی هەستیاریەکەین دایکەکە یا باوکەکە لە من هەنێ جار پمپێک بەکارێنم تۆزێک بە شەرمەوە ئەوواڵێ ئەنی ئەو شەرمە چی بکرێت کە لە ناو خەڵکان نەمێنێت کاتێک نەخۆشیێک یاخود گرفتێکی هەیە بۆچی بۆ جۆرە باسەکرێ یاخود کوڕێک یاکچێکی گەنج کێسە گوێی لە ئێمەیە کە بەڕێزت ئەو زانیاریانەی پێدەی ئەگەر هەستیاری هەبێ پێویست ناکە ئەو ئەنفلۆنزا ڤاکسینە وەرگرت بە تاکید من باسمان کردەوەیانی کە ڕەبوویانەیە و هەستیاریانەیە و ئەوانە بێ ڤاکسینەکە وەرگرن لە هەر تەمەنێکا بێ و لە هەر دۆخێکا بێ بەڵام مەسلەی ئەوەی شەرموشتیوە ئەویش ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەو کەسە لەکوێ شەرمەکە بکە ئەگەر بۆ نەگەنجێ بێت و لەوەچە لە زانکۆ بێ حەسەکە پمپێ دەربێنێ و لەناو ڕەفیقەکان ئەڵە بە نەوەیەکی تر سەیرم نەکەن ئەمە دیوێکێتی ئەوە زۆر ئاسانترە حەلکردنی بەڵام دیوێکەوەی تو هەر شەرمکەی بڵێ من لەگەڵ منە خۆشەکە بگاتە ئاسێ خۆ لە دەرمانەکە بتزیتەوە بۆی خەڵک پێ و نەبینێت و ئانە ئەوە بە تاکید ئاکامەکەی زۆر خراپە بێ
يعني ئەوە ناهێنێ مۆزوعەکەون هیچ نەخۆشیێکیش قەت عیبە نییە يعني زۆر ئاساییە تۆ هەر نەخۆشیەکە دەبێ ئەسن مەفروزە لە ناو کۆمەلگا پابندبوونی بە دەرمانەکەەوە جێگای دەستخۆشی بێ نەکەوی بڵێن وڵا ئەم مقاومی نەخۆشیەکەکە هەست ناکەی ڕەنگە سەبەبەکەەوە بێ هەندێک لەو نەخۆشیە هەستیاریانە لە کەسێک بۆ وەچەکەی بگوازرێتەوە بۆی نیکەن بە خەتای ئەو ڕەنگە بیشارێتەوە جواب لە کۆمەلگایمە بەداخەوە لە ژنانە ئەوە هینە بێ چکە پیاو چەند نەخۆشی هەبێ خۆی دانانێکم ئەیا بە مناڵەکانی بەڵام بینیمە ژنە فەقیرەکە کێتە بەر چۆنەڵی لە ژێر کامێرەکە ئەبێت نەخۆشیەکان هەمووی ئەگەری هەیە بگوێزرێتەوە بۆ لە مناڵەوە بێ بەڵام ئەوە تاوان نییە ینی تاوانی تۆ نیە ئەگەر من هەڵگری جینێ بمبیان بە مناڵەکە بەدەستی ئەم قەزەوەم نەکردووە و معنای ئەوەش نیە هەر کەسێ نەخۆشی بێ ئیلا بیە بە مناڵەکانی هەندێک نەخۆشیبانی یەک تاکە جینە ئیشەکە لە مناڵانە جەناب زیاتر ئەیبینی بەڵام ئەم نەخۆشانی تر پۆلیجێنیکن یعنی ئەکرێ باوکێک ڕەبووی هەبێ یا دایکێک یا شەکرەی هەبێ هیچ کام لە مناڵەکانی نیان بێت علاقی بەوە نییە دکتۆر زانیار سپاس بۆ بەڕێز سپاس بۆ زانیاری وەردانە سەرکەوتون بینەرانی خۆشەویست ئومێدی ساخی و سەلامەتیەکەین بۆ هەموو لایەکتان تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ